جیاواز لە ساڵانی ڕابردوو جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ بەبێ هیچ ڕێوڕسمێکی ئاینی و کۆمەڵایەتی بەڕێوەچوو کە بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا قەدەغەی هاتوچۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە. ئەمەش دوای کردووە هاوڵاتیان نەتوانن سەردانی کەسوکار و دۆست و خزمان بکەن و منداڵانیش نوقل و شیرینی و جەژنانە وەربگرن. بۆی ئەو ڤایرۆسێک کە ڕووی لە جیهان کردیەوە لە کوردستانیش ئەمڕۆ جیاوازیەکە ئەوەیە کە ئێمە لە ماڵەوە دانیشتوین بەهۆی کەرەنتینەوە بەهۆی ئەوەی کە ئێمە بۆ ئەوەی پارێزراو بین لە ڤایرۆسەکە هەر کەسە لە ماڵی خۆی دانیشتووە بەڵام پەیوەندیەکان دەتوانن لە ڕێگەی تەکنەلۆجیاوە لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە پەیوەندیەکان بکرێتن ئەو پەیوەندیانەش هەروەکو جارانە بەڵام ئینشاڵڵا دوای کۆتایی هاتنی ئەو ڤایرۆسە ڕەنگە بارەکان دەگەڕێتەوە ئاسایی خۆی. لە ڕاستیدا بەڕێوەنەچوونی مەراسیمە دینیەکان بەهۆی مەترسیەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڤید-19 یان هەر نەخۆشیێشتر کە لەو چەشنا مەترسیبی بۆ سەرگیانی خەڵک ناحیەی شەرعی کۆدەنجیەکی عولەمایان و فوقەهانی معاسرینی لەسەر بە پشتبەستن بە ئیجتیهاداتی عولەمایانی پێشوو و پشتبەستن بە دەقە شەرعیەکان کاتێک کە نەفسی خەڵک یان ژیانی خەڵک مەترسی لەسەر دروست ببیت دەکرێت تا ماوەیەک مەراسیمە ئاینەکانیان مەناسکەکان هەڵبواسرێن تا ئەو وەختێک کە مەترسەکە دەبرێتەوە. ڤایرۆسی کۆڕۆنا بووە ڕێگرێک بۆ ئەوەی بۆنە ئاینیەکان و بۆنە کۆمەڵاتیەکان ئەوانە هەموو پەک بخە. پێشتر خەڵک بەیانیان لە دوای جەژنی لە دوای نوێژی جەژن داهاتە دەرەوە جێژنانەی دەکرد ماڵ بە ماڵ دەگەڕا بەڵام ئەوڕۆ دەبینین جادەکان هەموو چۆرن بۆ جێژنانە وڵا ئیتر خەڵک هەر ئەوەی لە دەستمایە بەڕاستی چووکە خەڵکە هەمووی قەدەغە کراوە و لە ماڵی کەرەنتین کراوە و تەنها ئەو ڕێگایە لە پێشماوە کەوا بە تەلەفۆن و بە ڤایبەر و بە هێڵەکانی پەیوەندیکردن پەیوەندی بە کەس و کار و خۆشەویست و منداڵ و تەسەوڕ بکە ئەو ساڵ ینی کوڕ نەیتوانێ بستەکەن باوک. جگە لە ڤایرۆسی کۆڕۆنا بارودۆخی سەختی ئابووری و بێکاری هەروەها کێشە سیاسیەکان و سادی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا تاموچێژی جەژنی ئەم ساڵی کەمتر کردوتەوە بۆیە هاوڵاتیان دەخوازن بە زووترین کات ئەو بارودۆخە تێپەڕێ و دابوونەریتەکانی جاران بگەڕێتەوە تاکو لەوە زیاتر خەڵکی تووشی بێزاری و نائومێدی نەکرێ. جێژنە پیرۆزەی پێشوەخت لە هەموو مسلمانان دەکەم بە تایبەتی هەرێمی کوردستان هەر چار پارچەی کوردستان بەڵام ئەو جێژنە چ جێژنە نییە. تەماشاکە ئێستا کومە هەموو خەرکەکە ئەوها بێزەوە بێ معاشی بە بێ پێت نەکرێت سەر لە خزمەکی دێ و خزمەکت بێتە کنێ و ئەو کەی جێژنەیە جێژنەی سارد و سوڕە جێژنە نییەوە. سەرەتا جێژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی کوردستانەکەم بە تایبەت مسلمانانی هەموو جیهان ئەو جێژنە لەبەر بەهۆی ئەو کەرەنتینە و یعنی بێموچەیی و خەڵکەکە وەزعی خۆش نییە جێژنەکە زۆر سارد و سوڕی پێوە دیارە بەڕاستی نەدەبایە ئەو کەرەنتینێ ینی ئەوها جددی بکرابایە بازارەکان قەرەبا زۆر جێ قەرەبارغا کەس زەوقی نییە کەس هاتوچۆی کەس ناکە ینی لەو جێژنەی ساردێکی زۆری پێوە دیارە بەڕاستی. ئەگەرچی وڵاتێکی وەک عێراق بە هەرێمی کوردستانەوە نامۆنیە بە کێشە و قەیران و نەهامەتیەکان بەڵام ئەو جۆرە بارودۆخە زیاتر لە بۆنە و جەژنەکان هەستی پێدەکرێ و ئازارەکانیان زیاتر دەبێت. لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان بێئومێدنین و تاکید لە سەرنێهێشتنی گەندەڵی و بە هەدەرنەدانی سامانی گشتی دەکەنەوە هەروەها دەخوازن ئاوڕی جددی لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان بدرێتەوە چونکە پێیان وایە هیچ دەسەڵاتێک و حکوومەتێک سەرکەوتوو نابێ ئەگەر گەللەی ڕازی نەبێ و بەهی خۆی نەزانێ. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.